سەردان و بەدواداچوونەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی بۆ ناوبازار و شوێنە گشتیەکان زۆر زیادیان کردووە، بەڵام بە پێچەوانەوە ڕێژەی سزەدانەکان کەم بووەتەوە. بەپێی نوێترین ئاماری لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی تەنها لە مانگی ڕابردوو داواتە مانگی 6456 سەردانی بۆ شوێنە گشتیەکان ئەنجام درراوە، بەڵام لەو ژمارەیە تەنها 383 پسوڵی سەرپێچی تۆمار کراوە. ئەمەش دەرخەری دوو ڕاستیە. یەکەمیان لە پشت هەموو ماندووبوون و ئەنجامێکی باشەوە سەربازێکی ون هەیە، دووهەمیش لە ئێستادا شاری سلێمانی شوێنێکی ئەمین و شوێنێکی گونجاوە بۆ گەشتیاران، بۆی کە بتوانن لە ڕووی تەندروستیەوە باشترین و چاکترین خۆراک و کەلوپەلی جۆراوجۆر بەدەست بێنن و هاوکات سلێمانی لە ئێستادا هەنگاوێکی گەورەی ناوە لە ڕووی جێبەجێکردنی مەرجەکانی قایمقامێتی سلێمانی و بواری تەندروستیەوە. چیمان کردووە باشتر ئەکەین؟ زۆر گرنگە و دەستخۆشیان لێ یەکەم زوو سەردانمانەکە هەفتی وایە دوو جار سێ جاریان بۆ ئێرە ئەوانە. سلێمانی لە شارێکە لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی تەندروستیەوە پێشەنگە و لە ڕووی جێبەجێکردنی ڕێنمایەکانەوە پێشەنگە، لە ڕووی ئارامیەوە پێشەنگە، لە ڕووی بازرگانیەوە پێشەنگە. خەڵک تووشی ژەهرایی بوون بە خۆراک بووە، خەڵک نێراوە بە خەستخانە بە عەدەدی زۆر لە شاری سلێمانی شتی وا نابینیت. کاک گۆرانجان سڵاو لێبێ، تەندروستیت باشە؟ کاک گۆران قادر سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی. کاک گۆران لە ماوەکانی ڕابردوودا بەتایبەت مانگی پێشوو زۆرترین سەردانتان بۆ شوێنە گشتەکانی شاری سلێمانی ئەنجامداوە، بەڵام کەمترین سزا و سەرپێچیتان تۆمار کردووە. ئەمە خۆی هەنگاوێکی باشە. پێم بڵێ سەربازەبوونەکانی پشت ئەم هەنگاوە باشە چێن؟ سەرەتا بەخێراتتانەکەین سوپاس بۆ گرنگیدانتان بەکار و چالاکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی. دیارە ئێمە ئەم لیژنە هاوبەشانە لە سەرەتای دامەزراندنیانەوە هەتا ئێستا بەردەوامن لە کارەکانی خۆیان. هەموو بارودۆخە خۆش و ناخۆش و هەوراز و نشێوەکان لەلایەن لیژنەکانەوە بڕاوە، بەڵام بەردەوام بووە. نە بایکۆت هەبووە لێرە، نە نۆرەکردن هەیە، نە تەناوب هەیە، نە دەزەڵگرتن لە کاریش هەیە. لێرە ئەو کاری کە ئەیکەین بەدەر لەوەی کە ئێمە ئیلتیزامێکی وەزیفی و ئیداریمان هەیە بۆ جێبەجێکردنی کارەکەی خۆمان، بەڵام لەوە گرنگتر ئێمە ئیلتیزامێکی ئەخلاقیمان هەیە کە ئەما بەستێتەوە بە کارەکانی خۆمانەوە لە پێناو سەروەرکردنی یاسا، لە پێناو پاراستنی بەرژەوەندی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی خۆشەویست لە سنووری ئیداری قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانیە. ئەمە وای کردووە کە ئێمە سوور بین لەسەر کارەکانی خۆمان و هەمیشە و بەبێ ڕەچاوکردنی کارت، بەبێ ڕەچاوکردنی پشوو، بەبێ ڕەچاوکردنی هیچ بۆنەیەکی نیشتیمانی، نەتەوەیی، ئاینی، هەموو جۆرە بۆینە تایبەتەکان تۆ وەرە بۆ قایمقامێتی سلێمانی ئەبینی وەکو پورەی هەنگ لیژنەکان هەمیشە لە کاری خۆیانان. کاک گۆران بۆ پێی کە شاری سلێمانی شارێکی فەرهەنگ دۆستە و لە ڕووی گەشتیاری شۆژمارێکی بەچاو گەشتیار سەردانیەکە، ئێوە چۆن گەشتیاران و هاوڵاتیان دڵنیاکەنەوە کە شاری سلێمانی لە ئێستادا لە دەستێکی ئەمیندایە و لەلایەن لیژنەکانی قایمقامێتی سلێمانیەوە بە شێوەیەکی چڕ و پڕ چاودێری دەکرێت بۆی کە توانن جوانترین یاخود بڵین باشترین ئاستی کوالەتی بۆ هاوڵاتیان دابین بکەن؟ بەڵێ ئێمە ئەگەر ئەم وتەیەمان یاخود ئەم قسانەمان ڕوبەڕووی هاوڵاتیانی خۆشەویستی شارە حیاتەکەی سلێمانی بکەینەوە، لەگەڵیشیا ڕووی دەمانەکەینە ئەو میوانانە سەردانیکەران، هاتوچۆکەران و ئەو ڕێبوارانەشی کە بە شاری سلێمانی تێپەڕن لەگەڵ گەشتیارانی ئازیز و خۆشەویستی شاری سلێمانی هەر هەمویان دڵنیا ئەەکەینەوە بەوەی بە قسەی خۆمان نا، بە شاهێدی دەستگا ڕسمی عێراقیەکان و بە شاهێدی و بۆ ئامارانەی کە ئەیخینە ڕوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەری ئەخاکە سلێمانی لە شارێکە لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی تەندروستیەوە پێشەنگە و لە ڕووی جێبەجێکردنی ڕێنمایەکانەوە پێشەنگە، لە ڕووی ئارامیەوە پێشەنگە، لە ڕووی بازرگانیەوە پێشەنگە، لە ڕووی چاودێریکردن و بەدواداچوون بۆ سەرجەم سێکتەرەکانی ژیان، بە تایبەتی ئەو سێکتەرانەی کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی ناوشاری سلێمانیەوە هەیە، لەوەدا بەردەوامی بەدواداچوونەکان لە هەموو ئەو بوارانەی کە باسمان کرد سلێمانی پێشەنگی خۆی لەدەست نەداوە. کاک گۆران باسیشی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانم بۆ بکەم بۆ پاراستنی ئەمن و ئەمانی ئاسایشی خۆراک بەتایبەت لە شاری سلێمانیا بۆ هاوڵاتیانی ئەم دەڤرە. چ ڕۆڵێکیان ژێڕاوەوە، چۆن توانیوانە بە دڵسۆزی
هەنگاوەکان جێبەجێ بکەن و چاودێرێکی جددی بن. جەنابەت باس لە ڕۆڵی سیاسی لایەنێکی دیاریکراوەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە. هەمومان نەزانین کە حکوومەتی خۆجێتی لە پارێزگای سلێمانیە پشکی شێر لێرەدا بەر یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەکەوێت بە پێی ئیستیحقاقی هەڵبژاردن. یعنی بە پێی هەڵبژاردنەکان زۆرینەی ئەو بەرپرسانە، زۆرینەی ئەو بەرپرسە ئیداریەکان، بەرپرسە ئەمنیەکان، بەرپرسە کارجێڕەکان، هەموو ئەو بەڕێزانەی کە لە ئاستێکی بەرپرسیارەتیان لە بەڕێوەبەری گشتی لە هەر جۆرە کار و بەرپرسیارەتیشی تری ئیداریانە بن، زۆرینیان کادری یەکێتین و زۆرینیان بە پێی ئیستیحقاقی هەڵبژاردن ئەم پشکانە ئەم پۆستانە بەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێ و خزمەتکردنی ئەو بەڕێزانە وای کردووە کە ئەم ئاستە باشە لە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان چ لە ڕووی ئەمنیەوە، چ لە ڕووی پاراستنی ئاسایشەوە، چ لە ڕووی پاراستنی ئاسایشی خۆراکەوە، چ لە هەموو ڕووەکان پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانەوە لە هەموو جۆرە بوار و سێکتەرەکان داوای کردووە کە بە ئەم شێوازەی کە تۆ ئەیبینی و هاوڵاتیان ئەیبینن و ئەم مستەوایی کە بە کاغەز دەرئەکەوێ، بە بەڵگە دەرئەکەوێ، بە دۆکۆمنت دەرئەکەوێ کە بە ئامارەکان دەری ئەخەن، ئەمە کار و چالاشی ئەو بەڕێزانەیە کە ئینتیمایان و ئەندامەتیان ئەگەڕێتەوە بۆ لایەنێکی سیاسی کە ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان. پێم بڵێ چیت بەدی کرد و ڕێنمایی چی بۆ گۆشتفرۆشان بووی کە بتوانن بە شێوەیەکی تەندروست کار بکەن. ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەت چەندین نیشتەمانەیە کە تایبەتمەندە بە بواری ڤێتەنەری بەتایبەتی چاودێری پشکنینی قەسابخانەکانی ناوشاری سلێمانیەکە ئێمە ڕۆژەکانی خۆمان ئاسایی سەردانی ئەم شوێنەمان کردو بۆ پابەربوون بە ڕێنماییەکان و سیرکردنی گۆشتەکە لە ڕووی تەندروستیوانێ و ئەم گۆشتە بە شێوازێکی ڕسمی هاتووتە ناو سلێمانیوانێ و مۆری کوشتارگەی پێوەیە و پشکنینی شوێنەکەی بۆگەن لە ڕووی پاکوخاوێنەوەوانێ زیاد لە ڕووی گۆشتەکە شێوانێ. خۆ باجان سڵاو لە بەڕێزێک و گۆشتفرۆشێک تا چەندی ئەم سەردانانی لیژنەکانی قایمقامێت بە گرنگەزانی بۆ بازاڕ و شوێنەگەشت. وەڵا زۆر گرنگە و دەستخۆشیان لێ یەکەم زوو سەردانمانەکە هەفتی وایە 2 جار 3 جاریان بۆ ئێرە ئەوانە ئەگەر ئەمان نەبن بەڕاستی کاری باش ڕوونایە لەم وڵاتە ئەمان سەرچاوی باشین لەبەرەوەی چووکە ئەگەرم گۆشتە مۆری پێوە نەبێت و لە ژێر چاودێری خۆیانە نەبێت بەڕاستی خەڵک تووشی زەرەر و زیانە بێ هەم تووشی نەخۆشیە بێ تووشیان واشتە بێ. پەیامەت چیە بۆ گۆشتفرۆشەکانی هاوپیشت بۆی کە بتوانن بە شێوەیەکی دروست کار بکەن و لەژێر مەرج و ڕێنماییەکانی لیژنەکانی قایمقامەتی سلێمانیا کار بکەن؟ وەڵا پەیامم ئەوەیە هەمویان بەخوای گەورشتی باش بەکار بێن و بۆ خزمەتکردنی هاوڵاتیان. تۆر پەیامی بەڕێزت چییە؟ من دەستخۆشی لەو قەساباناغم کە پابەندی ڕێنماییەکان وە گۆشتێکی ڕسمیان لە کوشتارگە مۆری پێوەیە و چونکە قەساب زۆر گرنگە پێویستە قەساب گۆشتێکی پاکوتەمیز جێبێ لە شوێنەکەیە لەبەرەوەی هاوڵاتی گۆشت یەکێکە لەو خواردنانەی کە هاوڵاتی زۆر لە ژەمە ڕیسەکانیان بەکاری هێنێ لەبەرەوە ئێمە پابەندیانەکەین بە ڕێنماییەکان بۆ خۆشیان هاوکارمان وە سلێمانی شارێکە لەو شانن بەڕاستی لەو ڕۆ زۆر پاکە بە هاوبەشی لەگەڵ ئاسایش و لیژنە هاوبەشەکانی قایمقامێت و هاوکاری قەسابەکانیش ئێمە چاودێریانەکەین. ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی و وەکو نوێنەرەکانی تەندروستی لە ناو لیژنە هاوبەشەکانە چەندی ساڵە نوێنەی تەندروستی هەیە و کاری باش کراوە و پێش ئێمە و دوای ئێمەش خەڵکی هەر تەمنیان لە ئێمە باشتریشەکەن. ئەمە ئەمڕۆ سیرێکی ئەنجامی ئەو هەموو ڕێنمایی و هەموو بەدواداچوون و هەموو جااتێکە کراوە لە سلێمانی لە شوێنکارەکانە ئەمڕۆ ئەبینین کە خەڵک زۆر پابندە و ئامارەکان وامان پێڵێن کە خەڵک بەرەو پابندی وەچێ خەڵک وەچێتۆسە ئەیتە شوێنکارێکی ئاواوە کە لەگەڵ خاوەنکارەکە لەگەڵ ئەو کارمەندی کە لێرە ئیشەکەی قسەی لەگەڵاکی زوو لێک تێگە چکە ڕێنمایی زۆر پێدراوە تێگەێنراوە کە ئیشکارەکانی ئێمە چییە و پێویستە ئەو چی لەسەرشانە بەرامبەر بە هاوڵاتیان ئەم شارە بۆی خواردنێکی پاک و سەلامەتی خۆراک لەم وڵاتە فراهەم بکرێت چکە ئێمە جگە لەوەی کە باشترین تاقیقەکانی خۆراک لە ناو لەسەر مەرزەکان بێت و بە باشترین شێوە پشکین بکرێت ئەگەر لە ناو شارە و ئەم لیژنانە بێ و سەلامەتی خۆراک نەپارێزێ لە شوێن ئامادەکردنی خۆراکە لە کاتی ئامادەگیری خۆراکە لە کاتی گواستنەوەی خۆراکە لە کاتی گەنجینەکردنی خۆراکە لە کاتی دەستلێیانی خۆراکە سەلامەتی خۆراک فراهەم نەکرێت خەڵک تووشی ژەهرایی بوون بە خۆراکە بێ زیانی تەندروستی بێ تۆ گەر ببینیت ڕۆژانە لە چەندین شارە لە دەوروبەرە ئەبینی خەڵک تووشی ژەهرایی بوون بە خۆراک بۆ خەڵک دێنراوە بە خەستخانە بە عەدەدی زۆر لە شاری سلێمانی شتی وا نابینیت. تا چۆن لە کارەکانی قایمقامەتی سلێمانی ڕازیت بەڕێز وەکو کاسبکارێک؟ بەڵێ وەڵی زۆر لێیان ڕازیم بەم دوایانە بڵێن سەردان و ئەوەیان زۆر بووە دەستیان خۆش بێت و لەشان سابێت لیان ڕازیم.
چیت هەیە بۆ هاوپیشەکانت بۆی کە بتوانن بە شێوەیەکی زۆ باشتر پابند بن هەرچەنە لێسادا پابندیشن بەڵام توانن پرۆفیشناڵتر کارەکانیان بکەن و تەندروستتر بێن. ڕاستە فەرمێ وڵی ئەوە ئەرکێکی سەرشانە هەرکە زەری شێ بکات پێویستە بەو پەڕی توانای خۆی و بۆ پەڕی دڵسۆزیەوە بیکات. ئێمە ئەم جەولەی کە لەگەڵ جەنابتانە کردما بەناو بازار و شوێنە گشتەکانی شاری سلێمانی چەند شوێنێک هاتە ڕێمان و بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە ئێمە لەگەڵ جەنابتان و بە ئامادەبوونی خۆتان و ئاوێنەی کامێراکەتان ئێمە سەردانی ئەو جێگایانەمان کرد بەڵام ئەوەی مای دڵخۆشی ئێمە ئەوەیە کاتێک کە سەردانی شوێنەکانەکەین بەبێ ئەوەی پسوڵەی سەرپێچی بکەین دێنە دەرەوە ئەوەی کە بینیمان هەر لە سەمونخانەکە لە گۆشتفرۆشەکە لە ئەو جێگایانەی تر لە دەرمانخانەکان ئەوەی کە بینیمان پابندێکی تەواومان بینی ئەوەکو پێشتر ئێمە ئاماژەمان پێدا ڕێژەی پابندبوون لە سەر و لە 95 لە شاری سلێمانی ئەمە دڵخۆشی ئێمەیە ئەمەوە بیرهێنانەوەی وتەیەکی برای بەڕێز و خۆشەویستمان کاک ئاوات محەممەد غەفورە کە قایمقامی سلێمانی بوو کە هەمیشە ئەڵێ زۆرترین سەردان کەمترین پسوڵە. کا گۆران ئێستا دانیشتوانی شاری سلێمانی خەڵکی سلێمانی ڕێک ڕاستەوخۆ لەم کامێرایەوە جوان لە سەرنج و پەیامی تۆیە چ پەیامێکیان ئاراساکی بۆ داهاتوو کە ژیان و سەلامەتیان لە دەستێکی ئەمیندایە. ئێمە تەنها ئەوەندەمان هەیە بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ کە سوکاری خۆمان لە شاری سلێمانی بە تایبەت قەزای مەڵبەندی سلێمانی ئەوەندەی ئێمە بتوانین وە زیاد لە توانای خۆمان چیمان کردووە باشتر ئەەکەین چۆن بەردەوام بووین زیاتر بەردەوامە بین چۆن سوور بووین لەسەر پاراستنی هاوڵاتیان و ئەو دروشمەی کە هەڵمان بژاردو بۆ خۆمان کە پێویستەوە کە میشە پارێزەری هاوڵاتیان بین بە هەمان شێوە پارێزەری ئەوانە بین و گوێ نادەین بە ماندووبوون بە هیلاکی و هیچ کاتێکیش کاتەکانمان سنووردار نییە و ئەتوانین ئێمە خۆمان بۆ دڵخۆشین کە بەهێزترین ڕایەڵە لە نێوان هاوڵاتیانی سلێمانی و لیژناوەشەکانی قایمقامەتی سلێمانیایە زۆر ئاسان دەستیان پێمانەگا سەردانیمان بکەن گەورە ئەبینیان خێنە سەر و سەر چاومان لە ڕێگەی پیج و سایتە فەرمیەکەی قایمقامەت و موقع ڕسمیەکەی قایمقامەتەوە چیان هەیە بە ئێمەی بگەێنن سەردانمانەکەن خۆیان دێن ئەخێنە سەر بە نووسرا و دێن و ئەو تێبینی و سکاڵا و داواکاریانەی ڕوبەڕووی ئەمەکەین و خێنە سەرمان لە ڕێگەی تەلەفۆنی شۆیە تەلەفۆنەکانی خۆمان و هەم هێڵە گەرمەکەمان کە 0 ساعت کراوەیە و لە خزمەتیان هاین هەر سەرنجێکیان هەیە هەر شتێبینیەک هەر گومانێکیان هەیە هەر دوودلێکیان هەیە هەر زانیاریەکیان لەلا هەیە و بگاتە دەستی ئێمە باشتر ئەبێ بۆ هەموو خەڵکی شار و دانیشتوان و میوانان و گەشتیارانی بەڕێزیش ئێمە خزمەتیانەکەین هەموو کاتێک و دڵنیاشیانەکەینەوە چەند بتوانین و چی لە توانە و سەر و توانای خۆشمان ئێمە تەرخانێکین و خێنەگەر بۆ ئەوەی ئەوان پارێزراون.